هەفتەی شوبات هەم بارگراوندێکی ناوخۆی کوردستان و عێراقی هەیە، هەم بارگراوندێکی ناوچەیشی هەیە. بۆی کە تێبگەی کە هەفتەی شوبات بۆچی لەو کاتەیە ڕوویدا، بۆچی ساڵێ پێش ئەوە نەبوو، ئەبێ ئەو بارگراوندەی پشتی بخوێنیتەوە کە لە باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیای عەرەبا دەستی پێکرد یەک هەلومەرجێکی شۆڕژێرانە هاتە پێشەوە کە دوایی بە ناوی بەهاری عەرەبی کە لە ماوەیەکی زۆر کەما حکوومەتێکی گەورەی چەندین ساڵی وەکو حکوومەتێکە حوسنی مبارەکی ڕوخان لە تونس حکوومەتی بن عەلی ڕوخان و سەرنجام ناوچەکەی گرتەوە پەلی کێشا. لەم هەلومەرجە شۆڕژگێڕانەیە خەڵکی کوردستانیش کە لە 20 ساڵی ڕابردووە لەژێر دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتیە، لە بێنانی، بێ ئاوی، بێ کارەبایی، بێ خزمەتگوزاری، بێ دکتۆر و دەرمانی سەختترین ژیانیان بەسەرە برد و ئیتر وردە وردە هەنگاو بە هەنگاو کە ئەو ئینتیخاباتی پەرلەمانیانە لە کوردستانە کرا، وردە وردە هیچ خەڵکی بەو نەتیجەیە گەیشتن کە هیچ ئومێدێک لە ڕێگەی پەرلەمان و چاکسازی و ئەمانەوە نایەتە پێشەوە. بۆ یەکەمین جار لەو هەلومەرجە ناوچەیە هاتنە مەیدانە شۆڕژگێڕانەیە کە وتیان ناوی بەهاری عەرەبیە، خەڵکی کوردستانیش بۆ پشتیوانی لە یەکەم ڕۆژ بۆ پشتیوانی لە شۆڕشی میسر هاتنە پێشەوە.